مۆلیدە ئەهلیەکان شێرپەنجە بە تامی کارەبا. زۆری ژماری مۆلیدە ئەهلیەکان لە باشووری کوردستان و ئەو هەموو سوتەمەنێنە پاڵفتە و کوالەتی خراپانەی بەکاریان دەهێنا جێگەی شۆک و سەرسوڕمان و تەنانەت هۆکاری 4 جۆر نەخۆشی مەترسیداری کوشندەش بوون کە دەشێت تا ئێستا تۆ نەتزانی بێت و ڤارمیدیا لەم بەدووادا چوونەدا قەبارەکەیان ئاشکرا دەکات. ژمارە ئەو مۆلیدانی کە 12 ساڵە کار دەکەن و چەند مانگێکە بەهۆی کارەبای 24 کاتژمێری 65% لە تەواوی کوردستان کوژێنراونەتەوە. تەواو سەیر و سەرنجڕاکێشن. بۆ نمونە بەپێی دوایین ئامار و داتای دەستەی ئامار ژمارەی مۆلیدە ئەهلی و کەرتی گەشتیاری لە کوردستاندا 12525 مۆلیدەیە. لەو ژمارەیە 7355 دانەی مۆلیدەی گەڕەکەکانن و دابینکاری کارەبای ماڵانن. 3100 مۆلیدەی تر هی هۆتێل و میوانخانە و ڕێستۆرانتەکانن. 2700 تریش هی باخ و وێلا و بنکە سەربازی و فەرمانگەکانن. ئەهلیەکان لە سەدانەوەدی لە نێوستەنتەری شارەکان و لە سەدا دەشیان لە گوندەکان و کۆی ئەو داهاتەشی ساڵانە کۆی دەکەنەوە زیاتر لە 725 ملیار دینارە. لە کاتێکدا خەرجی ساڵێکی هەر مۆلیدەیەک دەگاتە 14,909,000 دینار. بەڵام 6,000 مۆلیدەی تر لە ناوەندی شارەکان هەن کە هۆتێل و ڕێستۆرانتەکان ڕووناک دەکەنەوە. ژێرخانی کارەبای هەرێمی کوردستان توانای بەرهەمێنانی 7,000 مێگاوات کارەبای هەیە. بەوەشتوانیویانە ماوەی چەند مانگێکە پێدانی کارەبا زیاد بکەن. مۆلیدە ئەهلیەکان لەو ماوەیەدا ژمارەیەکی خەیاڵی لە گازی کوشندە و ژەهریان دەرخواردی خەڵکی داوە و هەر ئەوە ژوای کردووە کە لەو ماوەیەدا نەخۆشیەکانی ڕەبۆ و سوتانەوەی سیەکان و ژێرپەنجەی خوێن و پێست 12 تا 18% زیاد بکەن. لە هەرێمی کوردستان 1,800,000 هاوبەشی کارەبای نیشتیمانی هەبوون و لە نەبوونی کارەبای نیشتیمانیدا سوود لە مۆلیدەکان وەردەگیرا. هاوبەشانی کارەبای مۆلیدەش زیاتر لە 1,311,598 هاوبەش بوون. پارێزگای سلێمانی زۆرترین هاوبەشی کارەبای هەیە کە دەگاتە 502,220 هاوبەش کە لە 38 کۆی هاوبەشانی هەرێمە. لە پارێزگای هەولێریش 461,993 هاوبەش هەیە کە لە 35 هاوبەشانی هەرێمە. لە پارێزگای دهۆکیش 347,385 هاوبەشان کە لە 127 ڕێژەی کۆی هاوبەشەکانە. پارێزگای سلێمانی کە زۆرترین هاوبەشی مۆلیدەی هەبوو لە ناو سنتەری شار 620 مۆلیدە و لە سنووری پارێزگای هەولێر بە ئیدارەی سەربەخۆی سۆرانیشەوە 2100 مۆلیدە هەبوون و تەنها لە سنتەری شارەکە ڕۆژانە 1130 مۆلیدە کارەبای شارەکەیان دابین دەکرد. لە پارێزگای دهۆکیش بە ئیدارەی سەربەخۆی زاخۆوە 2500 مۆلیدە هەبوون. لە پارێزگای هەڵەبجەش 57 مۆلیدە هەن کە 52یان لە ناو سنتەری شار بوون. لە شارۆچکەکانی تەوێڵە 1 مۆلیدە، بیارە 1 مۆلیدە و لە ناحیەی سیروانیش 3 مۆلیدە هەن. ژمارەی مۆلیدە هەلیەکان لە هەندێک قەزا و شوێنی دیکە بەم شێوەیەن. سنووری ئیدارەی ڕاپەڕین 160 مۆلیدە، سنووری قەزای کەلاریش 120 مۆلیدە، سنووری قەزای دەربەندیخان 33 مۆلیدە، سنووری قەزای کفری 29 مۆلیدە. مۆلیدە پەیوەندی بە کوالەتی ژیانی هەرتاکێکی کۆمەڵگەوە هەیە. نزیکەی 4,000 جۆر نەخۆشی هەن کە لە دەرەنجامی پیسبوونی هەواوە دروست دەبێت، وەک گازەکانی NO2, CO, O2, CH4, CO2 کە دەبنە هۆی پیسبوونی ژینگە و بەهۆی زوو تێکەڵبوونیش لەگەڵ خوێندا دەبنە هۆی توشبوونی مرۆڤ بەم نەخۆشیانە. شێرپەنجەی خوێن و دڵوسی نەخۆشی لە بیرچوونەوە ئەلزەهایمەر. دووکەڵی سوتەمەنی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر پێست و کۆئەندامی هەناسە و هەرس و گوشاری خوێن و ڕاڕایی و زوو هەڵچوون و دڵە ڕاوکێ و کەم خەوی و خەوزران و سەدان جۆری نەخۆشی دیکەشەوە هەیە لەبەر ئەوەی ڕێژەی قوقوشم لە لەشی مرۆڤدا زیاد دەکات و هاوسەنگی هۆرمۆنەکانی لەش تێک دەدات. بەپێی ئەو بەدووادا چوونە وردانەی ڤارمیدیا کردوونی دەیسەلمێنن کە کارکردنی هەر 12 کاتژمێرێک لەو مۆلیدانە واتە فرێدانی 1 تۆن مادەی زیان بەخش و دوانۆکسید و بەوەش 12 کاتژمێر 13,000 مۆلیدە 1,000 ملیۆن تۆن گازیان دەرداوە. واتە ڕۆژانە تەنها لەو سێ شارەدا بەکارکردنی نزیکەی 13,000 مۆلیدە 27,000 تۆن مادەی زیان بەخش و ئەگەری توشبوونی هەموو ڕۆژێک 50 مرۆڤ بە یەک لەو نەخۆشیانە ئەلزەهایمەر و شێرپەنجەی سی ڕەبووە هەستیاری قورس.